دۆخی گیراوانی بادینان بەهۆی مانگرتنیان لە زیندانەکانی هەولێر دەوترێت لەو پەڕی خراپیدایە و ئەگەر داواکاریەکانیان بۆ جێبەجێ نەکرێت و مان نەشکێنن تووشی وەستانی گوچیلەکانیان و لە دەستدانی چاوەکانیان دەبن. لە سلێمانی بەشێک لە چالاکوان و یاساناسان و ڕێکخراوەکان لە بەردەم دادگای سلێمانی گرت بوونەوە و داوای هەرچی زووە ئازادکردنی زیندانیانی بادینان دەکەن و دەڵێن هەر ڕووداوێکی نەخوازرا و ڕووبدات دەسەڵاتی هەولێر لی بەرپرسا. ماوەی 20 ڕۆژە هاوڕێیانمان لە زیندان مانیان گرتووە لە خواردن و خواردنەوە کە 10 ڕۆژی دەکەوێتە مانجی ڕابرد و مانجی تەمووز و 10 ڕۆژیشی لە ناو مانجی ئابا. هەمومان دەزانین کە ئەم دوو مانگا گەرمترین وەرزەکانی ساڵە لە هەرێمی کوردستان. بەم هۆیشەوە هاوڕێیانمان زۆربەیان گورچیلەکانیان خەریکە دەوەستێت و خەریکە بینایی چاوەکانیان لەدەست دەدات. ئەوەی کە من دەڵێم دوا پەیامی زیندانیانە کە دەڵێن تا هەفتەیەکی تر تەرمەکانیان لە زیندان ببەنە دەرەوە. واتە ئەمە دوا پەیامی زیندانیانە. ئەگەر فریایان نەکەوین، ئەگەر تا چەند ڕۆژی داهات و ئازاد نەکرێن، ئەوە زۆربیان گورچیلەکانیان دەوەسێت و بینایی لەدەست دەدەن و ژیان لەدەست دەدەن. ئێمە بەپێی یاسای ژمارە 23 ساڵی 1970 بە یاسای بنەما دادگەری سزاییەکان باز لەوە ئەکا بەڕێزان کە کۆمەڵێک تاوان هەیە پێویستی بەوەیە کە بە ئازادبوونی تیا بە مەرج. ئەمە بۆ هەموو کەسێکە و تەنها چەند ئیسtisنایەکی تیا بەپێی بڕگەی مادەی 331 بڕگەی دالی. قسەکە لەسەر ئەوەیە بەڕێزان ئەوەی کە لە پێش جەژنەوە هاوڕێیانی پارێزەر لە دۆسیەکە لەسەر خەتن لەگەڵ دەستی سەربەخۆی مافی مرۆڤ لەگەڵ داواکاری گشتی سەرۆکایەتی داواکاری گشتی لەگەڵ ئەنجومەنی دادوەری بۆ ئەوەی ئەم کەیسانە شمول بن بە ئیفراجی شەرتی. ئەمە بەڕاستی یعنی وەک وەڵێ ئاخر شتە کە ئیتر ئەمە حەقی خۆیانە ئەبێ وەریگرن. بەڵام بەداخەوە تام دەقەی ئێمە قسەی لێ ئەەکەین ئەم کەیسانە هەر ئەهێنرێ و ئەبرێ و پێش جەژن وتیان شمول ئەکرێ دوای جەژنەوە بوو هەمومان بینیمان بەداخەوە وتیان کەیسەکان شمول ناکرێ و ئێستاش دوای مانگرتنی هاوڕێیانمان لە ناو زیندانەکانە جارێکی تر باز لەوە ئەکرێتەوە دۆسیەکانیان شرۆڤە بکرێتەوە و چوزانم جارێکی تر بەرز بکرێتەوە بۆ داواکاری گشتی. یاساناسان و چالاکانی مەدەنی دەڵێن دەسەڵات بێباکە بەرامبەر بە ئەفشارە نێودەوڵەتی و نێخۆیەکان لە کاتێکدا ئازادکردنی بە مەرج مافێکی سەرەکی ئەو زیندانیانەیە بەڵام دەسەڵات ئامادە نییە ئازادیان بکات. ئەوەش پێچەوانەی یاساکانە و باجەکەی قورس دەبێت. لە ڕاستیە باشی نییە دوجار ئەم بێدەنگیە و ئەم گوێلێ نەگرتنەی چ لە ناوخۆ چ لە دەرەوە باجی گەورەیە بێت چکە دوجار پایشی مانەوەی دەسەڵات و حکومڕانیەوەیە کە گەل لێ رازی بێ و ئەمانەش بەشێکی زۆربەی هەرە زۆرێتوانم بڵێم هەڵقوڵاوی ناڕەزایەتی خەڵک و شەقام بوون و درەنگ یازوو دەسەڵات لە حاڵەتی گوێلێ نەگرتن لەو داوایانە باجەکەی وەرەگرێت. تەندروستی هەر یەک لە گیرەوانی بادینان هەر شتێک لە گیانی یەک لە گیرەوانی بادینان بێتن دەسەڵات بەرپرسیارە چونکە ئەمانە داوای مافی ئێمەیان کردووە داوین بۆ مافی خوان لە زیندان نینن هەمویان لەسەر مافی هاوڵاتیان لەسەر موچە لەسەر داواکردنی ڕەوا یا هاوڵاتیان ئێستا 2 ساڵ زیاتر هەمویان لە ناو زیندانە لە هیچ قانونێکی دنیادا نیە ئەمانە سزای خوان تاو کردو ئەبێ ئازاد بکرێن. پێشتر چەندین جار یاساناسان و چالاکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی بەرگری لە مافی مرۆڤ هۆشداریاندا بوو بە حکومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان لەسەر بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین و پێشەلکاری مافەکانی مرۆڤ. بەڵام دەسەڵات گوێ بە هیچ کام لەو هۆشداریانە نادات و دەیان کەس لە زیندانەکانیاندان کە تەنها داوای مافی سەرەتایی و ژیانێکی ئاسوودەیان کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.